بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش لە پرۆگرامی ئەمڕۆماندا دەمانهەوێ پیشان بدەین کە چۆن لەیزر بەکاردێت بە شێوەیەکی دروست لە ساڵۆنی ڕۆلاین ڕۆلاش دەیهەوێ لەسەر جستەی ئەم خانمە لەیزر بەکاربێنێت بۆ ئەوەی بزانین کە چۆن لەیزر بەکاربێنین باشە و کەڵکی باشی هەیە و ئیسفادەی باشیشی لێ دەکەین لە درێژەی ئەو پرۆگرامەدا ئەو لایەنە نێگەتیڤ و پۆزیتیڤانەی بەکارهێنانی لەیزر لەلایەن ڕۆلاوە باز دەکرێت با پێکەوە هاوڕێم پرۆگرامە بین. Idag ska jag visa er hur man utför en laserbehandling hos mig här. ئەمڕۆ دەمهەوێ قۆناغ بە قۆناغ پیشانتان بدەم کە چۆن لەیزر بەکاردێنم. پێشەوەی کە لەیزر بەکاربهێنی بۆ کەسێک کە پێویستە لەیزرەکەی لەسەر ئەنجام بدەی گرنگە کە چەند پرسیارێکی سەبارەت بە تەندروستی خۆی و بە تایبەتی ئەو شوێنەی کە لەیزرەکەی بۆ بەکارهێنی لێی بکەیت. ئەمڕۆ دەمەوێ لەیزر بۆ ژێرباڵی ئەم خاتونە بەکاربێنم. سەرەتا شوێنەکەی دەتاشین دیارەوەش بڵێم ئەگەر کەسێک یەکەم جاری بێ کە لەیزر بەکاربهێنێ ئەوە دەبێ شەوێ پێشتر یاخود ڕۆژێکی پێشتر ئەو شوێنێک کە لەیزرەکەی بۆ بەکارهێنێ تاشی بێتی بۆەوەی هەندێک جار هەندێک پێستەیە ئەکە حساسیت دروست دەکا یاخود زیبکەی ورد و خاڵی سوور دەردەکە ئەمەش بۆ بەکارهێنان یاخود لە کاتی بەکارهێنانی لەیزرەکە ئەمە باش نییە. ئەم خاتونە لەبەرەوەی یەکەم جاری نییە و پێشتر لەیزرم بۆ کردووە بۆ خۆم بۆیە خۆم ئێستا بۆی لا دەبم دەبێ ئەوەش بزانن کە نابێ بە هیچ شێوەیەک کرێمی لابردنی مو یاخود شیلە یا موکێش ئەوانە بەکاربێنن تەنها دەبێ لە کاتی لەیزرەکە ئەو ڕۆژەی کە لەیزرەکەی بۆ ئەکەن ئەو ڕۆژە بە تیغ بیتاشن ئەلبەتە ئەگەر ئەوەمان لەبیر نەچێ ئەگەر یەکەم جاری بێ لە ماڵەوە ئەو کارە بکە شەوێ یاخۆ ڕۆژە پێشتر بەڵام گە چەند جار تیکرار بووەوە دووبارە بۆەوە شتە ئەوە لێرە دەتوانی بۆ خۆمان بۆی بکەین ئەوەشمان لەبیر نەچێ خاڵێکی زۆر گرینگە دەبێ ئەو کەسە ئەگەر بۆ ژێرباڵی ئەو کارە ئەنجام بدا لەیزر بکات ئەوە دەبێ دیۆدران دیابۆنی ژێرباڵ و ئەو شتانەی لێ نەدابێ دیارە ئێمە لێرە یارمەتیشی دەدەین بۆ خۆمان هەندێک جار بۆی پاک دەکەینەوە ینی گرینگە کە دەبێ حتمما ئەو بۆ نوشتانەی لێ پاککەیەوە بۆ یەگەلێک جاران ئێمە ئەو کارە دەکەین بۆ خۆمان لێرە. ئێستا دەمهەوێ ژێرباڵی بۆ بتاشم لە بیرتان نەچێکە زۆر گرینگە بزانن ئەو تیغا دەبێ یەک جار بۆی بەکاربێنی نابێت چەند جار تیکراری بکەیەوە دەبێت لە دوای ئەوەی کە یەکەم جار بەکارتێنە ئیتر فڕی بدەیت. دوایی بەم خاولیە شوێنەکەی پاک دەکەینەوە ئەوەشمان لەبیر بێ کە چەند جۆرە مو هەیە کە ئێمە لێرە ئەو موانە لا دەبین مووی زرد هەیە مووی ڕەش هەیە ئەو مووی سپیش هەیە ئێمە لەیزر بۆ هەموو پێستێک بەکاردێنین. ئێستا ئەو شیلەیە لە بن باڵی دەدەم ئێستا ئەو ژلە بۆ ژێرباڵی لێ دەدەم بۆ ئەوەی دەست بکەین بە کاری لەیزرەکەمان. سادە بێم خاتونە چاوی دابخە بۆی دەست بکەین بە کارەکەمان. سەرەتا دەستگاکە دادەگرسێنم لەسەر ئەو دەرەجەی دادەنم کە پێویستمە و بۆ ئەو خاتونەش گونجاوە پێشەوەی کە دەست پێ بکەم لێی دەپرسم کە بزانم یەکەم جار کە بەکاری هێنم هەست بە چیەکە. هەست بە چیەکەی باشە زۆر باشە مادەم وایە بەردەوام دەبین. هەر جار کە لەیزر دەکەی 20% ئەو موانە لە بین دەچن دوای 1-2 هەموو ئەو موانە هەڵدەوەرێن و دیسان مووی تازە دەردێنەوە و دروست دەبنەوە. ماوەی نێوان بەکارهێنانی هەر لەیزرێک دەبێت 4 تا 5 بێت ئەوەتان لەبیر نەچێ.
با بزانین هەست بە چی دەکا؟ خاتون هەست بە چی دەکەی؟ ئازاری هەیە؟ زۆر باشە نا؟ نیەتی؟ ئەو دەستگا قەدیمیانەی لەیزر بە تکنیکی قەدیمی بوون و زۆر جار لە کاتی بەکارهێنانیدا ئازاریان دروست دەکرد، بەڵام ئەوانەیە ئێستا هیچ ئازارێک دروست ناکەن لەبەرەوەی کە لە باری تکنیکیەوە لەسەرەوەن کە تەواو بوو ئەو کرێمە یاخود ئەو ژەلەی کە لێمانداوە هەمووی لێ دەکەینەوە و خاوێنی دەکەینەوە. دوایی کرێمێکی تر هەیە کە ئەمەی کە بەدەستمەوەیە ئێستا، ئەم کرێمە لێرە پێڵێن ئالۆڤێرا، لە گیا دروست دەکرێ و کرێمێکی باشە بۆ پێست. ئیسراحەت بە پێستەکە لەم جێگایی دەدەم و ناشێڵێ سوور بێتەوە. لە بیرتان نەچێ کاتێ لەیزرتان بەکارهێنا نابێ بە هیچ شێوەیەک بچن بۆ مەلا، نابێ لە نێو دەریا و ئەو شوێنانە مەلە بکەن یاخود بچن بۆ باستۆ. هەندێک کرێمیشان کە قاوەیین، ینی خەڵک بەکاریان هێنێ بۆ ئەوەی پێستی قاوەیی بێ، نابێ ینی دەبێت دووری بکەن لەو کرێمانەیش کاتێکە لەیزرتان بەکارهێنا. ئەمانە هیچ کامێکیان باش نین و لەیزرەکەش ئەگەری ئەوەی هەیە کە ینی ئەوەی باش نەدا ئاکامی باشی نەبێ. چەند خاڵی گرنگ هەن بۆ ئەو کەسانی کە لەیزر بەکارەهێنن ئەبێ بیانزانن. هەر جارەکە لەیزرێک بەکارەهێنن بە تایبەت بۆ جاری یەکەم ئەوە بۆی دەرەکەوێت دوای 2 حەوتوو کە لەیزرەکە ئاکامی هەبووە لەبەرەوەی دوای 2 حەوتوو مۆکانی هەمووی هەڵەوەرێ. زۆر جار بەکارهێنەرانی لەیزر ئەو کەسانی کە لەیزر بەکارهێنن نیگەران دەبن، ناڕەحەت دەبن لەوەی کە دەڵێن ماوەی لەیزرەکە زۆر بووە و هیچ ئاکامێکیشی نەبووە. بەڵام لە بیرتان نەچێت کە لەیزریش جۆری باش و خراپی هەیە. لەیزری باش دوای 2 حەوتوو ئاکامەکەی دەرەکەوێ و هیچ مو بە ئەو جێگاوە نامێنێکە لەیزرت بۆ بەکارهێناوە. بە دڵنیاییەوە ئەو لەیزرانش کە باش نین، کوالیتەی باشیان نییە، ئەوە لە 2 حەوتوودا وەڵام نادەنەوە و هەندێک جار وەڵامی ئەرێنی نادەن بەو کەسێک کە لەیزرەکە بەکارهێنێ. ئێوە دەتوان لەیزر بۆ هەموو جێگایەکی لەشتان بەکاربهێنن. من پێشنیار دەکەم سەرەتا پرسیار بکەن کاتێک کە دەچن بۆ لەیزر، بزانن چه جۆرێکتان دەوێ، ئەو شوێنانشتان چەند جاری پێویستە کە لەیزرەکەی بۆ بەکاربهێنی. پێشنیار دەکەم کە 5 هەتا 8 جار بەکاری بهێنن. دڵنیا بن کە لەو ماوەدا 90 هەتا 95% مووەکانتان نەماوە بێگومان. زۆر گرنگە دوای ئەو 5 هەتا 8 حەوتوویە حتمما سەردانمان بکەنەوە، یاخود ئەگەر لێرەش نەبێ لە هەر شوێنێکی دیکە کە لەیزر بەکاردەهێنن دوای 5 هەتا 8 حەوتوو حتمما سەردانی ئەو جێگایە بکەنەوە. بینەرانی خۆشەویست، هەروەک بینیتان ڕۆلا ئەمڕۆ لەم پرۆگرامەدا ئەو لایەنانەی باس کرد کە بۆ لەیزر بەکاردەهێنرێت یاخود لایەنە نێگەتیڤ و پۆزەتیڤەکانی لەیزری باس کرد. هەروەک ئەزانن ئێستا لەیزر یەکێک لەو شێوازانەیە کە بەکاردەهێنرێت بە تایبەتی بۆ لابردنی مو و هەندێک لایەنی دیکەشی هەیە کە بە تایبەت بۆ ژنانەی کە باردارن
هەندێک لۆچ دەکەوێتە ناو جستەی ئەو ئافرەتەوە بۆ لابردننی یاکەم ڕەنگکردنەوەی ئەو لۆچانە لەیزر بەکاردێنن و لە زۆر بواری دیکەشدا بەکاری دێنن بەڵام شاید لە توانای ئەم پرۆگرامەدا نەبێکە هەموو لایەنەکانی بەکارهێنانی لەیزر باسی لێوە بکرێت لە پرۆگرامێکی کورتی لەو شێوەیەدا بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا هیوادارم کە کەڵکی پێویستان لەم پرۆگرامە وەرگرت بێت و توانی بێتان کە ئیسفادەی پێویستی لێ بکەن بۆیە لێرەدا ماڵاواییتان لێەکەین و تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەستێت.